هاتنەوەی بڕێکی زۆری پارەی ئاوی ماڵان کە بەپێی پێوەربەستراوە. ئەم پێوەرە وەزارەتی شارەوانی بەڕێوەبەرایەتیەکانی ئەو بۆ خۆیان پەسەندیان کردووە، خۆیان بەستویانە، خۆیان دانی پێدادەنێن، بەڵام لە خوێندنەوەکەیدا کۆمەڵێک هەڵا هەیە. ئەمەش دوو ئاماژەمان دەداتێ یاخود دوو قسە بۆ چونمان لەلا دروست دەکات. بۆ چونێکیان ئەوەیە ئەم پێوەری کە ئەوان دایان ناوە لە بەرژەوەندی خۆیانە بۆ ئەوەیە گیرفانی هاوڵاتیان دابدۆشرێ. هاوکاری دووهەم ئەوەیە یاخود قسەی دووهەم ئەوەیە کە ئەو کۆمپانیانەی ئەم کارە دەکەن لە بەرژەوەندی خۆیان پرۆسەکە تەواو دەکەن. دیارە بەم شێوە تەندەرینگەی کە کەوتۆتە نێوان کۆمپانیا و نێوان هاوڵاتیان بەشێک لە پرۆسەکە بە شێوەیەکی وهەیە دەبێت کۆمپانیا بە هەموو نرخێک بێت قازانج بکە. بۆیە ئێستاکە سیر دەکەی هەندێک هاوڵاتی لە خانوویەکی 100 مەتریدا یان لە خانوویەکی 150 مەتریدا کە پێشتر مانگانە 10,000 دیناری بواتەوە یان 500 بواتەوە، ئەم جاریان لە سەروی 200,000 بواتەوە یان لە نزیکەی ملیۆنێکی بواتەوە. وەک ئەوان گوایە دەڵێن بە دوواداچوون دەکەین، بەڵام لە بە دوواداچوونەکەیشدا جارێکی دیکە دۆستەکە بە بەرژەوەندی بەڕێوەبەرایەتیەکانی ئەو کۆمپانیاکە تەواو دەبێت. ئێمە وەکو خۆمان لە خانوو کرێداین ماگانە بڕێکی چاک پارە دەدەین بە کرێی خانووە. ئەگەر سیرکەین ماگانە لە هەمان کاتدا کرێی کارەبا و کرێی کارەبەی نیشتیمانی و کرێی کارەبەی حکومی و ئێستا ئاویشی هاتۆتە سەرکە بە ڕێژەیەکی بەرچاو پارە دێتەوە. کەمە وای کردووە ژیانمان ینی تا ڕادەیەک ئەستەم بووە، ینی ئەو موچەیە کە وەردەگرین ڕاستەخۆ ئێمە ڕاستەخۆ دەبێت تەسلیمی ئەو باجەی کە لە سەرمان کۆبوویتەوە بیدەینەوە. بێگومان کە تەماشای ئەو پێوەرە ئاوا دەکەی سیستەمەکە من لەگەڵی دام پێوەری ئاو هەبێ و بۆ ئەوەی کە لێگرەوەی کەبێ بۆ ئەوەی کە ئەو خەڵکە بە زێدە مەسرف یاخۆ زێدە ئیسراف نەکە لە ئاو، بەڵام بەو جۆرەی ناکە سیستەمێکی سەقەت کە تەماشا دەکەی تەنها لەگەر هەوای ئاو پێوەرەکە دەسوڕێ. ئەمە وای کردو کە ڕێژێکی بەرچاو ینی لە پارە بێتەوە بۆ هاوڵاتی کامان لە گەڕەکەی خۆمان جیرانمان هەیە 100,000 120,000 بۆ هاتۆتەوە، هەیە 6,000 بۆ هاتۆتەوە. ئەگەر ئەمن ماگانە بە تەنکەر ئەو بکڕم 100,000 سەرف ناکەم بەڕاستی. بێگومانەوە تەسیری لەسەر بژێوی ژیانیشمان کردووە.